قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆیەکی کراوەدا و لە بەردەم هەزارە ناوڵاتیدا ڕایگەیاند هەرێمی کوردستان بەرەو قۆناغی بوژانەوە و چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان ئەنگاو دەنێت و ئایندەیەکی گەشت چاوەڕێی دەکات. جێگری سەرۆکی حکومەتی هەرێم وتی قەیرانی دارایی کێشەی گەورەی بۆ کابینەی هەشتی حکومەتی هەرێمی کوردستان دروست کرد، بەڵام دوجار توانرا مەترسیە گەورەکە لەسەر هەرێمی کوردستان دوور بخرێتەوە و بەشێکی زۆر لە کێشە و قەیرانەکان چارەسەر بکرێن. لە بەردەم هەزاران کەسدا و ڕاشکاوانە قوبات تاڵەبانی وتی قورسترین بڕیار کە بە ناچاری جێبەجێیان کردووە سیستمی پاشەکەوتی موچە بوو. بۆ ئەمەش سوپاسی هاوڵاتیان هەرێمی کوردستان بە تایبەت چینی موچەخۆرانی کرد. لە بەشێکی تری وتەکەیدا قوبات تاڵەبانی باسی لە پرۆژەکانی چاکسازی و هەنگاوەکانی حکومەتی هەرێمی کوردستان کرد، بە تایبەت ئەو پرۆژانەی کە وەک جێگری سەرۆکی حکومەت پاڵپشتی کردووە بۆ بەدیهێنانی چاکسازی و کەمکردنەوەی قەبارەی قەیرانەکان و باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان. قوبات تاڵەبانی ئەوەشی خستە ڕوو یەکێک لە کێشارە گەورەکانی کوردستان پشتبەستنە بە تەنیا باکەرتی نەوت. ڕوونشی کردەوە ئێستا تێڕوانینی حکومەت گۆڕاوە و لە پاڵکەرتی نەوتدا بایەخ بە سەرجەمکەرتەکانی تر دەدرێت وەک سەرچاوەیەکی گرنگی داهات. گفتوگۆ کراوەکەی قوبات تاڵەبانی دەرفەتی ڕەخسان بۆ ئەوەی بەشێک لە ئامادەبووان ڕاشکاوانە سەرنج و تێبینیەکانیان دەربارەی ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و چارەسەری بنەڕەتی کێشە و قەیرانەکان ئاراستەی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بکەن. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.